خەریکی کۆتەگرتنیت؟ کۆترگرتنەکەی من کەرە زۆر باشترە لە جرشتن و ئاوگرتنەکەی تۆ هەیبەت خۆراک. ئاگادە دەمە بێ بە زادی خوا بێ مەوسەمەتەم بۆ تەلافەیە. کەرە دەبڕە بیشۆ. هەیە شامی ئەی بە ئەیب تۆ ڕیژ دەستێ چی بشۆم؟ جلەکان هەڵێن بێعەقڵ ئەگەرە زانی چاوەڕێی چیم و چیە بینم. یانی چی من چاوەڕوانی چیم و چی ئەبینم؟ نە قالەیە قوبڵ نەکەیت. یانی من لە مناڵیەوە ئەمنە بێغیرەتم زلە دەرەقەتی ئەو ڕیژ پێ نایی کە هەرزار دڵی دەماغی یاو نەیکوشت. دەرکەوە بە قوربانێ بم، دەرکەوە بە ساقێ بم، دەرکەوە دەم و بێنە بیخەمە ناو دەمم. خۆ بکە بە باوەش با باوەشت پیا بگرم بە قوربانی ئەو چاوە جوانانە بم. سۆڵی مێباس من دۆ ساوە کۆبوونەوە لەگەڵ خۆماکەم بۆم دەرکەوت کە سێری ژنی گەڕەکەکەی ئەیکرد پیاو. ورە خۆ ناپیاوی قالە سوول سیرکردنی ماڵانی چی من چاوەڕێ حەبەی برازامەکەم بێتەوە بە قوربانی بم با نێمە ئەو دیوەکو تیمساح قوتت دەم. بۆ ئەبی پاراچی تۆنم قوتم بیت. ئەی کەرپیا ئەوە جرد بۆ من لێی وەڵای سێ بە خوار وەکو میزەڵانێت تەقێت. تاوکەمە دەمن وانم مەکە تۆمی بۆ ئینسانە وا بکەیت. باشە ئەمە جرتەکەی بوو ئەبی بۆ قسەکەی چۆن بێت. ورە غیرە چەک بخوا شامێ. تبرتقاك ولا تركاشيها ولا يستحي لا تدرك يا ربي خويا اشكرهم باباشي كخوا او بخسينك بنسيبي من بو تقاوت يا كردم بلال وشي بكي هو حبيب بلال سامة جميلة ولا حبيبكش جميلة باش باقي جابوني لي كرت شي جميلة بخوا وزاني قالت سوري لو سمانا لو ساكو لسبان قالت ولا زمانا معموجي شي اخر عصاده مهي زين شباب وشبابكم بس ساقم باش لحكي نهي كل قزا لمالم ناي شيكا ما تمام ما مشامي بقربانه بم حرام زادك غير مشامي نا باوكا كي باوكم غير مشامي نيه ماما باش باوكا جات بولا كرت انا ما تماي تشيوي ما تمام ما بوي نصال كل جميله خدام قال كرتاو هر خوار راح بيك بس دي اخوا بزياده ما يشا حرام زاده ما مشامي ايش فيها باوكا محمد جان مالي ما مشامي بس اقلبهم يا اخوان خير بيت محمد جان ازاي ما بيدك دي كل انا جوا ميرا ما مش هذا ما مشامي علي بلال شو علي بلال يك دفتر دولار يجزو لفظي خوارو باوكا كم يك دفتر دولار اي والله ما تاخذها اجا شو سلامي لكم خوافيس انت بروبولاو برايو زانو باريس تسيرتي لشو دايناوا دفتر دولار مردون نمريا اجداو ابا من تعميل كاتوا
دەچنە باسی ئەوە نەوت و زۆر بەم لەناتەوە ئێ بۆچنە باسی من بۆ خوێنم چۆن دوایەوەتو بە شەکەم تۆ شتێکم خوێنن هەتی تۆ لە هەموو وڵاتەیە وەکردە هندستانەوە خێوکردنی فێ اینجا بڵێم چی شتێک بڵێم قابل هەر ئەحسا بۆ تۆ بۆ ماوە ئەوەی بۆ سەرقەبلان چونکە کلیلەکەم لای چێری قەبلەکەی بۆ باشە چی بەڵام دۆز بۆ ئەی بۆ نایدۆزیتەوە بۆ کەرەکێش لە بەرزترە بیتەوە باش بۆ تۆ ڕابی شواستی وا کردە بە خاتری خوا ڕاستی بێ شتیمان پێ نەبوو تر منیش دۆشەکەم کراش تۆ ماڵە میلێ کاوە کرد فرۆشتە بە شێ پێم بڵێ هەر ئێستا ڕۆی لێ وەرەگریتەوە چونکە هەچی پار و پولی منەیە لەو دۆشەکەیە لە دۆشەکەکە بوو یارمەتەکە ئەوڵ مەزاد ئەم دۆشەکە باشترین دۆشەک 1000 دینار ئەم دۆشەکە 1250 1250 1500 1500 1500 1501 دینار 1501 دینار 1501 دینار بە 2000 2000 2000 2500 2500 2500 2500 چەند باش 2 دینار 2502 دینار 2502 دینار 5000 5000 5000 5000 هەتی بێقڵ 5000 ئەی بۆ دۆشەکە میزانە خۆشنیە ناو 5000 تێنەچووە حەزی ناکەم بە مەدەمدا 5750 فلس 5750 فلس 5750 فلس 6000 6000 6000 6000 دینار ئەم دۆشەکە 6000 دینار 6050 6050 6050 6050 ئەو دۆشەکە لۆکەیە 6050 6050 نەبوو شاب الخێر دەی بە قوربانێ بم ئەمە خوێنی لوتی بەرە بێگونا بە قوربانم بۆ پێشەرۆ بە ساخم دەدرەنگە کاکە بی پێشەرۆ بە قوربان درەنگە تانیە مەحاولیشکە تانیە نییە جا من چی بە عەلی بڵم لە تانیە دڵم عەلی لۆکە تانیە مەحاولیشی بکەرەوە بەشم ئینشەڵا تیابی تانیە تیا نییە کە تیاش نەبوو الساقة وجان جوانك إمرأة مهاجمة كم يقول لهم وقصور شريف كم تاع شريف ما تيانيا كاكا والله مش شريف شريف والله بس شريف نيا لا لا ايش نقول شريف موكا شريف قربان شريف باشا دعوته شريف والله قربان
شەریف تۆ دۆست بناسایی خۆمان ئیشێکم پێ کۆتووە پیاوانە بۆ مەکەی بێگومان قوربان من لە خزمەتانم هەر ئیشێ بە من بکرێت من ئامادەم شەریف کوڕێک لە ژوورەکەی ئێوە سەجدا ناوێ عەلی پارەیەکی زۆری دزیوە جا ئەمانەوێ لە ڕێی تۆوە شتێکمان دەستکەوێت بێگومان قوربان هەر شتێک ئێوە بڵێن من لە خزمەتانم جا ئەوە چییە تەڵەبی گەورەتریش کرد شەریف تۆ لە ڕێی خۆتەوە ئاسانکارێکی بۆ کە بۆ ئەوەی ڕاکە ئەو وەختی ئێمەش دوایەکەوین تا چ مادێکی دەبێت خەمە نەبێ قوربان ئەی خەمە داوەخۆوە بۆتان و ئێوەش بیگرن لا بڕە منش باشە قوربان ئەی بەخشیشی من چییە شەریف خەمە نەبێ یەک دانی خەمە نەبێ زۆر جارە قوربان بەخوا دۆش شتەکە بوو گوێ بگرن شەریف گەندێ لاگەتە کاغەزەکەم واتمە لە جەمیلەوە تێگەشتە ئەی خوێنمەوە خوام لەو خوای گوێم لە وردەتا بێ و کەسی ناکەوێت تا تەواویەکەم تێگەشتە بەڵکو پێ برێزانی ئەو پارەی لەکوێ داناوە بەڵکو لێ بستەنیتەوە ئێمەش نەجاتمان بێ لێرە ئاخە من نەبێت جەمیلە گیان مەشەقیش بێ لە ئێسەنا ئەرێ برادر من تۆم زۆر دیوە گیان تۆم زۆر دیوە شێوەشت دەکەم لەکوێ لە پاکەتی بەهارەتە بەهارات ڕاستەکەی ئەوە منم لە هندستانم لێوێنم وەڵا پێ خۆشحاڵم بەناسی بەڕاستی نیشتۆم بینیوە لەم ساریە بەس ئاگاو لێبێ لای سزندا بەس بەسەر چاپ علی واجب دور گەندێ هەتی گەندێ بۆ واجەمە هەتا کوێمەوە جێگایان بۆ شاکەی تێگەشتی مەزوورێمەوە واجێ چێتە پێشمەوە چی کوێ مشتەمە بە قەبری باوکم زۆرم دۆزیمەوە بەڵام هیچ تێنە شتی وا نابێت ئەو دۆشەکەی کە من پێم وتی ئەو نەخۆ کێشە ئەی چی بڵێم خۆیە تویشی چی بوو بەفری دارستێت هەردای ئەو کاردارای کە پێم وتی خۆ نەخۆ چۆن خۆ توش دەستێ چەنە بازی مەکە دایکەنە دایکەنم شتی نابێتەنە آخه دایکەنم قەزێکی کەوە زیادە ئەگە تو ئەو لاتێ تۆ دایکەنە کابرای شوێ لە مەزانخانەکەی سەرەوەیە هنا هذه ساعة وصلنا للسرير من يدفع تشاوريتو ها من عليت تويو حما ولا تو هیچ بس علي برام بيني توزي بتاقد بو بابري
گوێ بگری ئەم جارە کاتەوە بە هەومان پەلامەری وانە بێ ناگیرێ منیتیانین باوکەکەم خۆم بەلیان نایە دایە بۆ خۆم السلام عليكم. هتيوبوان لكردوا نواشي بنجع كردوا عصبة صعقهم حتى عمد كبرين يا أباد زيكي عصبة قربانهم لا حول ولا قوة هذا قربانهم والله يسوي شكل السلام عليكم. عليكم السلام. يا زلمة شنو يا روجة؟ أنا روجة. ماشي؟ اكسر. كيف يصاب؟ أبي تيكو داي أبي كبو أرجو قايمة داي أبي داي أتوليان باي تشغل مريا بابا جاك مريا لا شو أخوف أو ثانية كيف شو لك الناشا ما أعرف كيف وضعك والله يا كتان بوبان كني أي وي كتانا دكيل شوار كني مردم كتانا تردم دمار
كفايزة يارم وقزيزة كبلن بوشيزيزة هاور كتانا كتانا وكتانا كليل جوانا شو شو بهارة يارم خضارة ممشي وجه نارة بمرم كتانا كتانا وكتانا قليل جوانا بريا هرنم دي بعي خرخر كتانا دلين النصيب عي هاور كتانا نصيب ياري من بعي ايوي كتانا شو شو زستانا وبفرنق الكولانا يارم خانو مانا بمرم كتانا كتاني اميري واقبض وناشيري قابل بكر ميري هاور كتانا شو شهارينا يا رخن شيرينا وكنج شيرينا بمرم كتانا كتانا وكتانا مملو جدانا يا رن شميلانا بمرم كتانا شو شو فايزنا يا حاور كتانا يا رب قزيزة وشمي كتانا بوشي لمن زيزة حاور كتانا شنوان تميزة بمرم كتانا وكتانا وكتانا ليلة شوانا درد من درمانا حاور كتانا وببري كلي خانا بمرم كتانا
تۆ مۆزوعە بێنە تۆ سێری با قوربانی و خوایە بم تۆ سێری و خۆش و باڵایەکە ئەی هاوا سێری و خوشەویلا ماشەڵڵا و لێبێ تو باسی چییە ئەوە دەرکمە 2 ساڵە لەگەڵمە بەڕاستە باوەڕ بکە چۆنەوە لەگەڵ خوایە باوەڕ ناکەی وەراچم قسەی لەگەڵا با بڕۆین فەرمووە چیتانەیە گیان چی بێ ئەی تۆ لەگەڵ خۆمانیت نەوەڵای ئەسکەندرە هەمەیان ئەسکۆ جوانە خۆ نافکەی بۆ قوربان چێتی و خەریکە دەمانەوە ژێڕ ئەی ڕۆڵی کەرکووکم شەڕم لەسەرەکان ڕێکەوە ناقەڵ ئەوەنەتان بین نییە بەسە ئەوی بێ بەلاتە هەلەهەلایەکە وش بساقوهم وابوات الربيع ليش بكم فولا فرمت ومن رقم موبايلك ديما بأدب وام جاكر بما سيحكم كانوا لما خاطري وشاور الشهري تو بساقوهم عليهم هو أولي وش خوي شوى هو بو ما شكم نايتي ويجيب هذه القربة تلفون دي شاوروني تلفون تاني حسات بس حسة ڕۆ خۆ تۆ سێ 2 ساڵە لەگەڵ مایە باوەڕکەوە هەبە ساڵە چییە ئەوە بە شەرەفم ئەوە ڕۆ سەرمەوە کە لە ویافیک بوو قربان طاو مسافر ما بكر باركة هاي دوزينه عفرين دست خوش به وانا لو فعلين هذا زرتوا قربان خمر نبي داعيكم بونا وتوا ريكو بيان أعوى بشتي ملي يفيتو يني هاتي درونك ايه نا قربان شو لا عشي جنابتا درو أكمل أخذ جزان لا نبي خمرة لا يبرع كل بو كلها بيان بسيطة شو كنا شريف والله كل أستورة لا يبرع
کچە جوانەکە دایکی لەکوێیە؟ بەڵام سەرەکە باوکمان شەڕیان بوویتر دایکم تۆرە ڕۆستۆماڵ نێنکەم. ئەی ڕۆ لەسەر چی؟ وەڵا باوکم ئەوەنە سمێڵی ڕەش کردو و چاوباشخاڵی کرد لەسەر ئەو بوو کردیان بە شەڕ. بوو بە شەڕیان؟ ئەی باشە بۆ کەناڵی جەزیرە باسی نەکرد؟ چۆن؟ خۆ درای دەقیناڵکەی فەلوجە شەڕەکە دایک و باوکی منیشی پیشاننا. وەزن ئەو باوکیشم هاتەوە باڵێ باوکە. بەخێر بێ دابێجیان. سەلامەت بی. بەخێر بێتەوە. خۆ بەخێر بێ سوور بۆ. وەڵاوی ڕاستی بێ من دراوسێتانم هاتەوە بەخێر هاتنتان بەڵام پرسی شکا ئەم دایکی مناڵەکانیش لەوێ نییە. باشتر لە ماڵەوە نییە بڕوا بە ملی شکاوی هەر نێتەوە ئەم ماڵە ئەوە تا بەتانێکی دوو نەفەرین بۆ کردیوە دانومان بەیەکەوە ناکڵێ خۆ بەخێر بێت. ناو چییە؟ بیبی شاڵاوی مەنسیبی مەسەری پێکە بەس بۆ چاو پاش خەڵە زۆریشم پێ ناخۆش بوو دایکی مناڵەکان تۆراوە جا دوخواستی مێڵ ڕەشکردنەوە ئەوەی ئەوێت جەزیرە باسی شەڕەکەتان بکات. سمێڵ ڕەشکردنەوەی چی؟ وەڵا هەروە خۆی ڕەش و قەترانیە بابە وەڵای لەسەر خەنە بوو خەنە هەموو شەیەک تاسیەگرتەوە یا بەسەریان ئەرێ کچم لەسەر خەنە نەبوو؟ نەوەڵای سەر سمێڵ ڕەشکردنەوەی تۆ بوو. نەموت من چیم پێوتی؟ ئەی ڕۆخۆ ئەوە نایانی ئێوە دڵی خۆتان عاجزکەن داوای لێبوور دەکەم من کاتم نەما هەبێ بڵم شکە چێشتم لەسەراگرە. بۆ چوە ڕۆی؟ آخر با تەلاق نەخۆم بە تەلاقی عەبا نایڵم بڕۆی سوور گۆڵ ئەرێوە من ئەیتەنجەولە تۆ ئەمڕۆ هەدە پەنام نادانیشتووی بۆ نەڕۆیتە دەرەوە؟ ئەی بۆ خۆ ناڕەسێ دەرە دایکم لە ماڵ نییە. داوای لێبوور نەکەم چکە من کاتم نەما ئەبێ بڕۆم ئیشەڵا کە دایکە هاتەوە کچی جوانسەری لێمەوە باشە خوا حافیز. بۆ چوە ڕۆی؟ بە تەلاقم لەبەر خاتی تۆ بەیانی سوونیەی هێنمەوە بەس تو خوا فەرمان بە. ئێ بۆ لەبەر خاتری من هەر لەبەر خاتری مناڵەکان و بۆ یەخکردنی سمێڵی خۆت عەبدوڵڵا خوا حافیز. خوا حافیزە بێ ئەبە عاشق بە قوربانی 1 سەعات و 20 دقیقە بێ. خوا حافیز کاک عەبدوڵڵا. خوا حافیزی بێ بیبی خۆش بیا خوا سپاس دەکەم خۆش بیا خوا. کچی چۆن ناو چی بوو؟ وەزە. ئەڵڵا وەزە خان. بەڵێ. ئەرێوە چییە باوکۆ هەموو تەلاقە چیی خوا؟ هەڵی شەکری کوڵەیە بە چای تاڵەوەی خوا زۆر عەیبەزانی تەلاق خواردنە؟ بەڵێ سارە سویدوە. وی بێشاکی مۆش براتە؟ خوا لێو نەسێنێ خوا. یاخوا ئەگەر لەو دایکەتان بەربێرە وەڵا چۆن دڵیاویەوە بەجێ بێڵێت بە قوربان ئیتر من ئەڕۆم ئەگەری شوشتیوات هەبوو خۆم دراوسێدانم یا بشەکان لەگەڵ. زۆر سپاس. خوا حافیز کاک عەبدوڵڵا. خوا حافیزی بێ بیبی ئەم جارەش ببی بە نسیبی. گوێ حەماری مەیکە بەجاری پێشوو ئەمەش وا لێ مەکە ئەوە سویچی سیارەکە جایزە یەکسەر پێی پیانێ و دەرچووە. ئەی تۆ لای لەگەڵم شەریف؟ با من یم ئەچوون لە دواوە سەرەکەوە هیچ کەمێ نەبێت. ڕۆدەی سەرکەوە ڕۆدەی بڕۆ. شەریف تەجیلی دیارە؟ تەجیلی تایە وەختی ئەوە نییە خورمەکە بەسەرما بڕۆ. هۆڕنەکەی لەگوێ هۆڕنەکە هۆڕنێ بۆ چییە؟ پێی پیانێ و دەرچووە. شەریف خۆم کەرەبانەکە بێ. ها شەریف ئەم جارەیان چی کرد؟ قوربان ئەم جارە بە دڵی خۆمان بوو ڕۆشت و ملیش کرد جا بڕۆ هێڵگە بەدیو ساسە تاو نەجاتی بوو ڕۆی. سلام علیکم. لەو ساکۆ خەریکەم پاترێکەوە سلە بناجێڕێ مێدا چۆن ئیشی نەکرد؟ پاتەکەی تازە بوو ئاکەن بەیانەتی و شكلي كل شوط غادي خياتي
بکاو لە عادیەکەشێتی دەڵی لەمەولا پۆلیشی خۆلەرە نەبێ بە کەڵشی من نایە وەرەبەر مناڵ ناوێرم لە ماڵەوە تۆخیکەمەوە. شتێنەشکێنی بڵێ من بۆ خۆیە هۆزان ماڵی نەمتە بزانیایە بە قەبری و باوکم خۆمە چوومە ژێن دایکدا. زۆر سپاس بۆ باوکتی ئەو لە خۆ دەهێنمەوانە. جاکوە باوکێ هەر زانێت تەلاق بخوا هەبە تەلاق. عەیبی خان عەزەت نەکەی شەبا چینە ژوورۆ دانیشێ. ئێستا بەرامبەرێ ویشت خوانم لاڵە پیشتی چەپڵ ویشت خوا مەکتەبەکەشتا هەمووی پیس و فۆخڵ ئەزانی هۆزە خان هینە شتێکم لەبیر بوو دۆشە کوشتەکانتان لەکوێیە ڕۆڵە بابین بۆ هەتاوەیە بە قوربان. وەڵا بیبی خان دایکم دۆشەکانی دانابوو بیدا بۆ لای هەلات. چی لات؟ هەلات؟ بەڵێ. هۆزە خان منە بێ بڕۆ ماڵ قوربان. وەڵی باوکی ماڵەکان دێتەوانێت ئەبێ بڕۆ ماڵ قوربان. خواحافیز هەبیری مەڵاڵەشم دەبوو. خواحافیز عەبدوڵڵا بیبی هەتا ساڵای چێشم غەریبی بۆ چۆ؟ چۆنی عەبدوڵڵا؟ بەخێربێ یاخوا وەڵی ئەبێ بڕۆم. بە تەلاقم ناڕۆی بیللا و تەڵا ناڕۆی دانیشە فەرموو. ئەخە دەوڵای مناڵانەشم لە ماڵەوەن. بەخوا ناڕۆی هاکا خێزانیشم هاتەوە بۆچی وەڕۆی بیبی خان. وتیەمەوە بەخوا ناڕۆی بە تەلاقم دانیشی. درەنگیشە بەخوا بەخێر بێ بیبی دوور ڕۆژای چێشم غەریبی. بیبی خان ئەی سەداچی مناڵەکانێتەوە چی و بێ بۆ ئامادەکەم ڕۆشت نیچی ئێمە چیەمان هەیە بۆ خۆی پێویست بۆ عەزیێتانە ناگرا کاک هەلاس کاک عەبدوڵڵا ئەوێ بڕۆم. عەزیێتی چی؟ بە قوربانە بێ ساڵ کەس ئەبە عاشق یەکەم کەس. کاک عەبدوڵڵا ژیان بەخۆم لەبێ بڕۆم لەبەرەوەی هەلاجێت و ئەو مێردەمێتەوە بۆ چۆ ڕۆی دانیشە دەدەست لایەن دۆستەستل ئەوە هەولەرگرمە بوو پلارۆ وتە چی؟ وتم دەدەست لای هێزکە خواتەوە ئەها مناڵەکانە دانیشتوون. ئەرێ ئێوە پێم ناڵێن لەزگەی مشکن مووی لوتن دەهەزم چنە دەرەوە دەبڕۆن دەیوازم لێبێنن هەسە هەڵەتر وەڵە دانیشە لێشمی خۆتانە هەی ئەبە حیسان بۆیە بۆزەیدانا جەڕەی پڕکن خاتونیا لۆوارجێ بەبای شەماڵ مەمکی خەرکن وەی لۆوارجێ ئەرە شاوی گێڕا ئەمنی مرکن خاتونم لۆوارجێ لۆرجێ تاقانەی دایکێ ئادەمێ دێنم ڕووی خۆ ببێنە هەناری دانکێ بۆ ناوێرم ماچی بکەم بۆ ناوێرم ماچی بکەم دەستمێکی داشتێ دانا أي هاوالو تري هنا جاموشانا وي مردم لو وبال بملي من فرشوانا أي هاوالو لورجي خاطني أملو جامي رسو بغايتا بالليل دارك وانا ويرم ما تبكم دسمشي داشتي
بي عبد الله بي كعبد الله بي يعني دايتي من القناة يعني بي كعبد الله بي شو صار؟ مرحبا شوني بقربان باشي أحواله باشي أو زحمة نبي باوك إلا مالا لا والله عكل أخوة بزيادة أي دايكة والله أي شي لينيا أخوة أولو خوشتر والله جامن موعيد ملقل دايك ساهية فكشت من علي باوشي يعني في وتم خالج عن أقالي روات يا فري أو زو شكن بوشي كروا والله خوي داينا بوشي بكاته دفر ولا أهلا لهم خو وتم موعيد ملقل السلام عليكم عليك السلام محمد كفا ناسري خوانا نمرولا لو تي أمشي نيكارباي هاتو دو سجي في أشياء كانوا كاوري نابي لبشايو ناسان نتاوى في سام أعلمه زلت عشان خير
بخير بيه شلوني؟ بۆ نایەتە پێشەوە کوڕی باش بەڵێ؟ بۆ نایەتە پێشەوەڵی نامان ناست بۆ؟ حەزەکەم بێتە پێشەوە وەڵا ئەڵی نامان ناست تو ئاگا لە پێشی خۆ بێ؟ بەڵێ بەڵێ فەرموو بۆ نایەتە پێشەوە نایە ئەڵی نامان ناست نەخێر ناوناسم کوڕی باش ئەمە چەند جار سوار بیرەوە دابڕە با یەک بۆ کزلێنێن بەقەدە سارەکە تەقەوتێ خەم ئای لەوە وەکچەکەی پورێتی پوری بام جارە بێتەوە جارە چۆن و کۆپارەیە دەڕێنم شکر بۆ خاتری خۆ ئەوە بە پیاوە کرێ پارەکەم دۆزیوەتەوە لە ماڵی مام داناوە ئاگاو لێ بێ کوڕە من پارەم بۆ چییە؟ تۆ منە شێت کرد گەڕە ببوو لەو سزنێ خێراکردی با بڕەوەتەرەوە شێت بوو ئەی ئەمرێ نەمێنێ بۆچی پیاویش من شێتم کردووی داڕزیت تو شەرەفێ ئەو سژنە خۆشەیان ئەو هندستانی کە تۆ لیتی مردومرێ تۆ ڕەنی تەمەن هەندێک گرتووە وڵای خۆ فەرقیشیان نییە بەڵام تۆ زێوێ خۆشترە لەبەرەوەی یانی کەمەوە ئەی ئەمرێ نەمێنێ بۆچی پیاویش تۆ قیوە هەشەوە دایکەرەتی دایکەرە وەرە کاکە بۆ شوش وەڵا جەنابە دەڵێم ئەی شیە لەم لە ساوم لە ڕاگەتە تۆ چیەکەی منە بۆ چییە؟ دەبڕۆ کرێکەوە بە عیادەتی نەکبەت ئەگەر دیجان ئەوڕۆ چاک مەنج کراوە حتا مەنجەکە بەریناوە بڕۆ بووم تۆ بە قوربانە بوو بڕۆ بە قوربانی و شانی وەڵاوم بۆ بینم ڕاکەدەی ڕەکە وەسە 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 السلام عليكم الله يسعدك الله دیارە زۆر لە خۆ ڕاستیت لەبەر دڵمان منەوەسی تۆ تێپەلامانی من بێ ئاوا وکەم بە خاترمە لەگەڵ ئەوانە تێگەشتی گوێ بگرن
ئەمڕۆ گۆرانی بێتانەوێ ئەبێن سەر چوە پێم بۆ بگرن چکە ئەمڕۆ دڵم خۆشە کە دڵیشم خۆش بوو گۆرانی مەوێت کە گۆرانیشم ویست ڕەخت و دەگا چکە ئەمڕۆ هەو ڕۆژەیە کە خۆمەڵێم گۆرانی ێزانی تۆ؟ من گۆرانی نازانم. چۆن؟ نایزانم. دەبەم گوێشکەیان و بەمەوە. باشە بەسەر چاو. ئەبێ بینێیت. ئینگلیزی، فارسی، ئەرسەنی، چیان بەسەر چاو. گۆرانی دێتانەوێت. ئیتر عەربی بێ، فارسی، عەربی. تێگە شتێ بڵێ خراپ نییە. تێگەیشتن؟ یاڵا. خاتر الله، گول. گۆرانی مەوێت. دەست پێ بکەن. هیچ خەبەر مەخۆ ئەو جارانی کە دەردەچویت گوێ بکە ئەم جارە هەموو شتێکم بۆ ئامادە کردویت تێگەی یەکسەری بۆی دەرەچین و شەو یعنی کەس لەمان نازانێ؟ نا مەیکە بەجارەکانی کە تێگەی لای کابرا حەیام مەبە ئەم جارە هەموو شتێکم بۆ ئامادە کردویت تێگەیت دەزۆر چاکە هەر ئەم شەو بۆی دەرەچین هەینا شەریف چۆن؟ بۆ چۆن ڕای کرد؟ ئەی ئەوانە چۆن بریشکاوتان؟ ئەی شەریف نەخێت هەر عەلی ڕای کرد وەڵڵاهی ئەمەتەما خۆشە دۆکۆ
چیە دنیا بە پۆلیس جەمیلە وەرە دنیا بۆمە پۆلیس قوربانی عەلیکە وەرە برانۆشی هاچی دار و بەرد و شڵتاوی هاتەلاوە ئەوە چی ئەو پۆلیسە وی باوکە برۆ عەلی باوکە ڕاکە برۆ عەلی ئەوە باوکە برە هەمە وەرە ماڵمان کاول بوو دنیا بۆ پۆلیس ئەوە چییە هاچی پۆلیس هاتووە ئەوە چیە لێرە مامە وەرە چی بکەین ڕاکەین با بڕۆین شوێنە بنووسەوەدە چی ڕاکەین باش پۆلیسی چکەیە بشتنش هەرە مەڵا چیە لێجان چیە پۆلیس كده عدي ولا دنيا عمنا وفوق بوليس اها ايوه شيء كل ما من كاول متباكون يبتوسي نور راكي بو شو راكي جرجي خدي بيا بيا كنا شو بقرا كده ها وخليك تمجو علي خو ما دستوا شو الدور وجيرا ومجال اللي بيجاك ادرشي ورا درب يا انا بانا كشري تكايشي اول شيء والله شيء زلمه ها شيء ليه انا بنخون تسليمك هاي من خور تسليمك دقيقة دقة سلام أوتي شي وتيوه والله قربان وتي تسليم نابم واكيد توبو مان كاولكي او تفهم خريجين انا جوبو مان جوب لنا مشاهد باش انا شو فيها زين زين بجوب لها حمجش باش تنحل دانوا هاي شيء لا ديوانك يو ديوزاني ودشتكا بركي جاشتو يسا مسر بانك يا ابونا بوتي ولا كلامك خير احمد من الراكب متشتايك باشا خير احمد قربان وابزام ترجعوا وران كرت رايا كرت بوشو برا باخا قروشتون دوايا كون يلا أنا كاكتو مو بحرب دوي منه يبغى خاطري خوه ها تبقى قرباني تو أفرين حمل جزاو ديالي بيا زميلي برشلونة بخوم شارو شامل شو لك داني شا تو داني شو جامانا كو ديالي خوم شارو تبع شو خوم شارو ها تفتف هيش نادلي من ها بس بوقرم اتاكم بطال وين ايش بيكم بخت صرت علي من الدارس يا حميجش تاني من بقرن زور سوا شبيه شامي بمدى سوا توني بمدى سوا ها بوشوفي سلام ابي حربي انقري ها شلون ابي لا بدسي بطالب قرينا باشا قربان هاتي من بقيتو لسجنا دام رزيني خو مزانم شلون بو بردا او دالينا او شلون برو بالي ليك الله روح سلام وشيبو وشيات يا قلتين هل انا تقى ممنوع عمر دومريا شربي بيك ليك عمو ترواني طواريك لو كان روشيبو تو بدأت وكوش مكتب اكل في شك ممنوع نابو برد ما هاوش سربي سنيش كده نفارو اي بخربان بخواجواني قلت بخواجواني قلت استجامانا كين ببرد بعصمانا برد اي استكبار استغفر الله جبل
قربان الدبن اي زوري حرام زب اما شكس اشتبه قربان الدبن والله يواصل انا وحيانا حرام قرم شرف محمد هجومي ضربة بيشار شيل احد هذا بوشوري ابي حربو قرم حبتو باري باساني بخوي قد نعم والله نعلم بالخوي عبر شنو شي بقرب السلام عليكم. عليك السلام. توسينا ما توسينا بس يا ربي الخوار رحمة تشتكوا كل يوم خيري مولد في عمر بيه خواه من نزوزنا شامي نجي راوي هايبا على شو راعي شامي هيش لا ما تنسيش لي ورا عينك يا شامي شيو شامي ما توصل ساعة كم قدي أمي شامية كيف والله شامية لا كيف شامي مالي داور شي شامي فتو دنيا ودنيا تسليم لي فيها أو فيها وين جيت وليه هسه هم يجينا كيف شوفوا نسم نتدوا نايم من نايم نسم نتدوا نايم شوفوا ها عوات انقرين حد نجات انا بدس بوليس دنيابن تو علينا نسين نبى شرفنا مسلم لا ناسم اي جنابه من هناي ناسم نام ناسن هاي دارسن شامي زور عيبه بوتو ترسلوك قورم بسري ماما شامي مش لا ناسم هلا اخويا لبن بلايتهم داوشن يا اخوه يا حمودك سكر يكتين ولا حاشا لي تريكن ادي بين ولا سيارك قربان جان وكو انا وبن بو سيارك باقي شامن بينه تاكراج رمو بو هندستان رعتيف ماشي يلا بيابن ماما شامي هربر بمكسبه بوچوره تو عليه مگر خواب بگیره بخاطی پیه ويا وازاي بوليس تو اقعد ايش تقنيه هذا ما لحمو كاين بينك انا ازاني شي تاكل وشي ناكل عفاري بوليس لا خوش به وانا ماني ابي اخرب انا لمراتي انا يلا لا خوش به يلا بياكل شنو